سەبارەت بە پرسی بوجە و پشکی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2020 لە حکوومەتی بەغدا هەروەها ئەو هەوڵانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆکانی لەگەڵ حکوومەتی بەغدای داد بۆ بەدەستێنانی ماف و شایستە داراییەکانی خەڵکی کوردستان لە حکوومەتی بەغدا. بەڕێز دکتۆر ئەحمەد سەفار بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە دهۆکەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر ئەحمەد ئەم کاتت باش. سەرەتامەیە بزانم کە چارەنووسی بودجەی 2020 چی لێ دێت بۆ پێی کە حکوومەتی عێراق تازە تەشکیل بۆ، بەڵام هێشتا بودجە نەنێردراوەتە پەرلەمان پرۆژە یاسای بودجە بۆی کە پەسەند بکرێت. پێتان وایە ئەمە تا چەندە درێژەی دەبێت و کەی ئەتوانرێت ئەم بودجەیە لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر بدرێت؟ بله ئەو دەمێتە باش و دەمێ بینەرێت کوردستان 24 باش بێت. حقیقت وضع بەغدا هەمی تێک چوویە، یعنی ئەم حەول بەحسێ وضعی دارایی و ئابووری بەغدا بکەین. بەغدا نوکە کورتینانێک مەزنێ هەیە داهاتێ وێ gelekێکێن بۆی وە تووشی گرفتێ بی کادێچەوە موچێت فەرمانبەرت خۆ بتێ هەر هەیف وێ قەراوەردگرت یێت نەڕەسمیژی، یعنی وێ پەیداد کرد بیک و بێتە پەرلەمانیژی حتا بشێت التیزاماتت خوێ ضروری پەیدا بکرد. گول باخنوکە بەغدا دوو چوونێت هەین سەر بوجە 2020. چهارشنبه چوویمە کۆمبین لەگەل وەزیرێ دارایی وەزیرێ پلاندانانێ و محافظێ بانقا مەرکەزی مەکرد. بوچووناوان ئەوە کو ئەف ساڵە 2020 دەرباسکێنە بودجێت کاتی، یعنی هەیبانە و ئەوان دوێت نوکە دەست پێ بکەنە ئامادەکردنا بودجە 2021. چونکو دیف قانونا ئیدارە مالی دبێژێت دوێت هەیبا 6 دەست پێ بکەنە ئامادەکردنا بودجە ساڵا بێت. ئەو دبێژن ئەف ساڵە خلاص بلا ئەم ئەوان 6 هەیڤێتمانژی دەرباز بکەنە بودجێت کاتی و ئەم بوو مەسئلە ئەم بێژێت بودجە تەشغیلی بتنێ دەرباز بکەین ئەبێت ئیستیثماری پرۆژەوان ئەم بێخینە 2021. بەس پەرلەمانە عێراقی و لیژنا دارایی مە بۆ چۆنێک دیێ هەیمە قەبیل نەکرد ڕاستی مە نویسارێک ئاراستەی حکوومەتە اتحادی کرد و لازم خلالێ vê heyvê ew bûca 2020 virêkin û mewعidê dîmahîkek û sihî 6 vê mangê yani pişî 10 rojekê dît vêt ew proje bûcê bûme virêkin. Eger ew bûceya teşgîlî bije yani bes ku mesela موچه و درمان و بطاقه تموینی و بتنه بد بلا مثلا پروژه او کو بخنه 2021 بس به بودجه سال همی در باز بد ام وی قبیل ناکه. زۆر باشە. ئێستا حکوومەتی مستەفا کازمی لە بەردەم کۆمەڵێک قەیرانی سیاسی ئابووری و کێشەی ناوخۆی عێراقدایە و لەلایەکی دیکەشەوە قەیرانی دەرەکی ڕووی لە عێراق کردو بۆ هەیە و کێشانی کە هەیە. پێتان وایە کە ڕێگری هەیە لە ناو حکوومەتەکەی کازمیدا بۆی کە نەهێڵن پرۆژە یاسای بودجە پەسەند بکرێت بەپێی ئەوەی کە ئەگەر پرۆژە یاسا تا ئێستا نەهێنراوەتە پەرلەمانی عێراق بەڵام بەپێی یاسای کارگێڕی 2019 توانرێت پشکی هەرێمی کوردستان بدرێت. بۆ چوون هەیە کە ئەمما ڕێگری سیاسی لە بەردەم ئەم پرۆژەیەدا هەیە. ئێوە ڕاو بۆ چوونتان چییە؟ بله یعنی کێشە سیاسی و یا ئەمنیش هەمی کێشە ماسرە نوکەل بەغدا بەڕێز کازمی وێهاتیت ناف کاری خوددا جدی دوێت هەمی کێشا چارەسەر کرد چونکو ئەوی گوتە من حکوومەتا من حکوومەت حەلە یا چارەسەریە مدوێت هەمی کێشە چارەسەرکردن و ماسترین تحدی بەرامبەر حکوومەتا کازمی نوکە مەسەلا گەندەلیە فەساد چونکو ئەف گەندەلیە هەمی پڕیا کو ئەم بێژین سیاسیت مەزن و کوتلێت سیاسی و میلیشیات ئەوێت تێتەکردنێ و ئەvە داهاتە عێراقی هەمیە دەستێبانت چێت. کازمی دوێت ڕێگریە لەوان بگرێتش بەرهندێ کو چونکو بەرژەوەندیاوان یا دارایی دێتێکشێت هەمیوێ کێشە بۆ وی بەڕێزی چێتکەن و حتا نوکە ئەو مەسئلە ئەبێت خۆپیشاندەرە ئەوێت تەحریکتکەن چونکو بەڕێز عادل عەبدولمەهدی بەری کو حکومەتا خۆ دەستش کاری بکەیت ئەوی gelek خەلک دامەزراند یعنی بودجە gelek گران کرد ئەب دامەزراندنە هەمی نەیاسایینە نەڕەسمینە چونکو ji dervey میلاکێ وەزیفی ئەوێت بودجە 2019 داهاتی
فأبا نرسمينا بس أوي خو بشاندانات كن وزارتي سر برلماني حكمتت كن وحتى يعني بوتابيج مثلنا برلماني دا زختت تذكرني نوكا وكي هيرشكي سر لجنة درايد كن بيجن او ناهلت اف خلكه بين دامزراندن و تعيين بتشنكو ابا دي باري بوجه گله گران کش بر هنده ابرزجي نوكا چندین تحدي البرانبرن تحدي السياسينا يت امنينا يت داراینا يت آبورينا و بديتا منكو او دي كيشت گلك مازم بينت حتى او بشت افصاله در باز کرد بس زور باش یاش من به زحمتای ابدو هیبنه و اویه داخواست کریش برلمانی و لجنه دارایی که راضی ببنن سرور گرتنا قرکی درکی بو 5 میلیارد دلار و قرکی نافخوی بوی تقریبا 15 تریلیون دینار عراقی ابدی کشاد دو هی و حتی سه هی و بوی چاره سر کرد حتی او جه پی خوب بگیرد و بشید کو يعني رجيت بيت درباز كتب بالنسبة يا هريما كردستاني أبدل دي في ريكفتنا كي تايبت بد مبخول قال وزير داري آخف من قلت اگر ما موافقه كل سرفي قريدي بشي هريما كردستان تدا هبتيانا قلت من اول دي في ريكفتنا متمينت ما ورقة خوي حاضر كري وكي حكومة اتحادي كما دا خازل دف حكومة هريمنا ووفد حكومة هرمي جي ورقة خوي حاضر كري اويتش دا خازل دف حكومة اتحادي هنا مفروضة في حفتي يكون ببان بس نظانم چه اگر هبين هاتا باش خصب حفتي بيت دي كون بنو دي گهنا انجامه كما بسيار كرتو گشبيني كو هم بگهنا چاره سريه که گود از گشبينم و ام لازم چاره سريه که بيني چكو امت هاتين اوان کشا چاره سر کنو نه مسئله موچه بو جبتنه همی او کشت هلاویستی اوان البرب ایک پاکیج چاره سریه که بو ببینه زۆر باشە ئاماژەتان بە کۆبوونەوەکانی نێوان هەولێر و بەغدا کرد سەرەتای هەفتەی داهات و بڕیارەشاندی هەرێمی کوردستان بێتە بەغدا و توێژ سەبارەت بە پرسی بوجە نەوت و گاز و هەروەها کۆمەڵێک پرسی تایبەت بە موچەی هەرێمی کوردستانەوە بکەن وەکو ئاماژەتان پێکرد گەشتبینی هەیە بەڵام هەنگاوەکانی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق چی دەبێت و ئەم گفتوگۆکانە پێتان وایە بکەن ئەنجام بۆ بەدەستهێنانی مافوشای سەداراییەکانی هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراق؟ حقيقة يعني اف ريكفتنا كي سياسية بترشكو مسألة فني بديان بيواندي هبت بلجنة دارایی بيان حتى برلماني بأبا مادام ريكفتنا سياسية دي او ريكفتنا دي تحويل بت بشكل كو اتفاقك الجل سروكة كتلة سياسي تشيبن او برلمانتاريت خو توجيه كان بهندي اف ريكفتنا درباز بت اگر اتفاق سياسي تشينا بت بميت سر برلماني بتني مسألة دي بزحمت كبت چنكو نوكا او جلك وي مزايدات كنا لنا برلماني اجبر وي بخور ريكلامت كانوا خو آمادت کن بو هل بجارتنت پیش وقت ایک ادویت مزایده سریع دیب کتر حتی ناف ایک کتله دا یعنی نوکه الگلمه لجنه دارایی ید پرلمانتارت کتله که بتنه اوید کتینه ناف ایک و ململانه نا بیناوان دا چن ادوین خلکه تعیین کن و باري حكمت جيران كبوهند دا بخو شارعي كسب كان فادمين تبديتنا من افريقيا فتنا وقتی بیت چکرنه یا حکومی یا میری دویت دیودا بینگا بینه هاویتن بو ورگرتنا رازیبونا رئیس کتله سیاسی دا او پرلمانتاریت خود توجیه کنو ام بشین در باز کنن ناف لجنه دارایی و ناف هولا پرلمانیش زۆر باشە وەکو دوایین پرسیاریش بەڕێز وەکو بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق پێتان وایە کە دۆخی دارایی عێراق ئێستا لە چە بارودۆخێکدایە ئایا هیچی وایەکەی بۆی کە بتوانێت کێشەکان چارەسەر بکرێت و بە شێوەیەکی باش ڕێککەوتن لەگەڵ هەرێمی کوردستانیش سەبارەت بە پرسی بوجە و موچە بکرێت؟ بله يعني حقیقت نوکه زمینه باشه چونکو براسی عراق من دیار کرد چندین کشید هی نبین کشید خو زیده تر بکن اوان بید هندی بشین و تنازلات داد کن کو کشه که چاره سر بکن دا اف حکمت بشه جه پی خو بگیرد و او برنامه خو جيب جيب كش برهند يعني سروك انجمني وزيرانية عراقي جيو واستاف وزارة دارایی و پلاندانان و
وحتى محافظ بانقا مركزي جيكو أبا لاينت يعني بايواندي دارن بفيري كافتنيفو الجل سلوك ديوان رقابة مالي ياش مبا أبا همي جيبو چونيت وان بو هندنا يت بوزاتيفن بو هنده كو بگهنا چاره سريه كي و اوی ملفی دایخنو هر سال که وقت بودجه بدا بو مکیشه در باس نبن. زۆر باشە بەڕێز دکتۆر ئەحمەد سەفار بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕاستەخۆ لە دهۆکەوە لەگەڵم بووی زۆر سپاس.